تماشاوانên hêja kervedanên êrişa ser hewlêrê aliyên Iraqê nêzîka hiyawa çawayê Yona Dîm Kena serokê lîsta Rafîdeyên li Parlamentoya Iraqê û Sekreterê Tevgera Demokrata Aşûrî û endamê lijneya ser rastkirina destûrê li gel min e. Dembaş birêz Yona Dîm Kena ji wê pirsê dest pê bikim ev êrîşa ku li hemberî hewlêrê pêk hatî. Arman cawê çibû nirxandinê ger ji we bigirin. ئێوە باش پێشەکی ئەمەوێ پرسە و سەرخۆشی بۆ برز کاک مەسعود و سەرکرداتی پارتی بکەم بە بۆنەی کۆچی دوای برامان کاکە ڕۆژنووری شاوست ڕەحمەتی لێبێ. ئێریشە سەر هەولێرێ هێرشە سەر هەولێرێ نەبوو، بەڵکو ئێریشە سەر هەموو پرۆسەی ئاشتی و پرۆسەی دیموکراسیەت و ئازادی خوازان. ئەمە یەکەم جار نییە لە نیوی بەغا ئەم ئێرجانە دێتە پێش و لە هەموو شوێنێکە ئەمە یەکەم بەداخەوە بڵێم دیارە هەندێک جەماعەت ئەیانەوێ مەسەلەی عێراق بیکەنە ساحەیەکی کێشمەکێشی و سەراعاتی بینی ئەمریکا و بینی ئێران کە شتێکی زۆر زۆر خراپە بەناو یعنی وەکو بەیان کە بەیانیان دەرکرد ئەو جەماعەتانە کە ئەڵێن سەرایە ئەدەم و ئەولیا ئەدەم و نازانم چی یعنی وەکو تۆڵە وەرگرتنە بۆ کوشتنە ئەبوو مەهدی و لەگەڵ سلەیمانی بەڵام حەقیقەتەن ئەوە نییە مەعاربی تریان هەیە وەکو باسم کرد هێرش لەسەر هەولێرە نییە بەڵکو هێرش لەسەر هەمومانە هێرش لەسەر ئاشتیە لەسەر دیموکرات خوازانە لەسەر ئازادی خوازانی عێراق و هەمووی عێراق نەک تەنها کوردستان اینجا هەرێمی کوردستان خۆی شکرایە کە ئەمە چەند ساڵێکە هەرچەند لە بەغدا و خوارەوە لە غەربیە و هەموو شوێنێکە مستەقیر نییە ئێرە الحەمدولیلا مستەقیر بوو پیان ناخۆشە زۆر مستەقیر بێ وایانوێ حساباتی خۆیان سەراعاتی خۆیان نەقلکەن بە منتیقە اینجا نیشانەیەکە لاوازی ئەتوانم بڵێم زۆعفی ئەم دەستگاکانی ئەمنی بەغا کە نازانن چەند موشک ڕەت بوو لە بۆ چۆڕۆی لە چۆر لێدرا سەرکێ هاتە خوارێ نەک ئێرە حتى بەغداش دەبێ حکومەتی هەرێم لەگەڵ بەغا پێکەوە ئەو مەسئولەتە تحمل بکەن بە تایبەتی حکومەتی بەغا چونکە ئەو منتیقانە دەوری 1000 کیلومترە بینی هەرێم و بینی منتقەی ئیتیحادی نەک تەنها ئێرە شنگالە دەشتینەینەوەیە هەر منتقەی کەرکووکە ئێرەیە هەولێرە تا سلێمانی و خانەقین هەر هەموو لە زێر خەتەرە ئەگەر احتیمامە پێ نەدرێ ئەگەر ئەو ئیجراتە وەرنەگیرێ ئەو تەنسیق و ئالۆگۆڕ معلومات و بینی هەردوو ئەسایشی سەرەوە ئەسایشی خوارەوە ئەسایشی عێراق و ئەسایشی هەرێمی کوردستان اینجا بەداخەوە بڵێم ئەمە وەکو بڵێن ینی هێرشێک بوو سەر هەمومان دەبێت زۆر بە ئەهمیەت وەربگیرێ و دوایی دەبێت بزانن ئەگەر بەم سیاسەتە بەڕێوە بچن لەوانەیە وەکو بڵێ حجەتێک بێ یان زەریعەیەک بێ یان حاجەتێک بێ کۆتە دەخولی دەولی ببێتەوە یعنی لە سازمان ملەلەوە یان لە دەرەوە قوواتی تەحالفی دەولی قوواتی تەحالفی دەولی یعنی ئەوان حجەتیان ئەوەیە قوواتی ئەمریکی ئەوان نهاتوونە بە خورتی لە منتیقە ئەوان هاتوونە بە بریاری عێراق و دەبێت هەر بە بریاری عێراق بەجێ بێڵن ئەگەر بریارێک بێتە پێش بۆ دەرچوونیان بەم شێوە مناڵانە بەم شێوە جەریمە و کە جریمەیە کە ئەتوانم بڵێم جەریمە ئیدانە و ڕیسواکەین کە لە ناو خەڵک و مناڵ موشک لێدا کە چی ئەوێ ئەمریکا دەربچێت ئەمریکا بەم شێوە دەرناچێت لەوانەیە بە قوتریش بێ اینجا دیسان ئەڵێم بەغا دەبێت تەحملی مەسئولەیە خۆ بکە ئەگەر نا ئێمە زانیمان لە کاتی هەموارکردنی دستور چۆن نەفەسێکی هەبوو کە چۆن بگەڕێن بۆ مەرکەزیەت دیسان چۆن پیان ناخۆشە ئەم فێدرالیزم و ئەم سیستمی فێدراڵ و هەندێکی لە برادران بەداخەوە بڵێم ئەمڕۆ شەریکن لە پەرلەمان بەڵام نەفەسیان ئەوە بوو کە ئێمە چۆن بگەڕێنە سەر نظامی مرکزی و مرکزیت ئەوەش نامەوێت قسەی خراپ بڵێم بەڵام خەیاڵیان خاوە دیسان گەڕانەوە بۆ سیستمی جاران و مرکزیت و نازەمچی ئەوە ناکرێ لە ئازادی و لە دیموکراسیەت کەس قبول ناکە بگەڕێتەوە بەرەو دواوە بۆ زمانی ڕژێمی پێشوو اینجا تەمەنا دەکەین هەرێم لەگەڵ بەغا دیسان ئەو دانوستاندن و ئاڵوگۆڕی معلوماتی ئەمنی و استخباراتی لەو منتیقانە بە تەکیدەوە لە ژێرمەترسە دەبێت ئەهمیەت بدرێت و هەولێر ئینشاڵڵا دائیمەن بە استقرار و هەرێم هەمووی بە استقرار و ئەمنیەت حتا عێراق تەمەنا دەکەین بەغا احتیمامی خۆکەیۆنادیم بێگومان هەولێرش دەروێی
روشا خوی اولی آرامیه در روشا پیک و جیانی ده در روشا آشتیا جواتی ده به ترکمنی خواه به خریستیانی خواه به یزدیین خواه به مسلمانین خواه به کردین خواه به کلدانیین خواه بوی نمونه یکی مدل کش بوی تبایی جهانی جیم اوی ریشن وسا گلو وی مکانیزمی جی ارمانج ناگرن نرخاندن هاته چیه؟ بالتاكيد يعني او مساله قبول كردني تعدديات بمشي وك امر الهريمي كردستان هي لو جاري شيء بيوي زور شيء بيوي هرچند شعار هي دستور هي بلام جيب جي ناكر لسرعه فرق جوازي هي مشاكل هي ضغط هي هم مشتك هي جماعتك دو قسما قسمي كينا لو انا بلا من اجتماع بروري من اجتماع بروري دكتاتور نابي اجتماع بروري دبي احترامي همو دينا كانوا قوم كان بك عدالت بيتا بيش جاري أوا زوري بيوي هروها مسألة صنف كتير هي أيوة دولتك ديني دروز بكاتوا دولتي ديني أوروبا نجاحتي هنا أو كان مليون إنسان هاتا كشتن وكان دها صال بونا استقرار بوني دولتي ديني أمر يعني دوالي برد كم لقرز بهمو أديان ناتشتا بيش مجدبي واسبن لو سياسة لو عقليتها إما وكبلين فقط اجتماع بروري هم بيكوا شريك ملاطا وقدر مانا ناتوان ايران بيقول المان كان بينما ايران يا مثلا يعني ايران اما بيقول نازم شي بين الجيغا اما دبي الرئيس بقرين ليكتر حق حمومانا عداله حموم دبي بتاعه او اشتا بغا بيوستا ديسان مراجعه خو كان برادران كدولتي ديني شنابت دولتي مركزيه ديسان وديكتاتوريه رينادري تبقرت وجاري ترسل حكم قباكو أمل راسيا عراقي تماشت كن كي يونادي منها هزن أولي كل عراقي نها خدي تشكن جروبين جو بمذهبك وغيري داينا جو خوكي ماجوريتي وكي زيادة بوند بينن ترد بينن وجي درفي كنترولا حكومتي جي دركتنا أو جروبا جو يريشي حولي ريكر بخوشي جروبك وصايا ودبن سيبرا هشلا شعبي ديجي يعني چاوا اولی دی پیک وره گاواکو گروبک دخوازه سرور یا خل سرتبایا وی ولاته پر رنگ پر دنگ پر پیکاتی پیک بینا يا بالتاكيد زور جروب هن امرو هندي كان راستا اغلبيتهم حشد الشعبين بلام هندي جروب هنا اعتراف بحشد الشعبيش ناكن بلام بناو حشد الشعبين هيك علاقيان بحشد الشعبيش نيا امري خوان لقياده حج شعبي ورناقرن امري خوان لكاظمي ورناقرن دو شكله هندك يسرب ناو خويا لو او جماعتنا هندك يسرب الدرويه سي توان بلمسي شوار يعني الرنقه حج الشعبي هي كمنضبطه ملتزمه بحكمه بدوله بقانون بهمشتك بلام عندك هي عليه حج الشعبي بلام حج الشعبينيه علاقي بقياده حج الشعبي بكاظمينيه اما الراسه امش خطرك زور خرافه لسر همو عراق نكتن هذا سر هولير وهريبي كردستان لسر همو انسانك عراقي لسر منطقه امجدبه كاظمي وكو بس باسم كرد دختك بيش يكي لهرر نقاط اساسيه كاظمي اوبو قرانوي سلطي قانون لولات هيبه الدوله العراق بقريتها كنيتوانيه تايستا جا نازن شلون دبي يعني زور سوربي لسر او مثلا كسلطه القانون بقريتها هركز بكيف خوي عسكري نبي وهيرج بك بكيف خوي كل سر مقري كاظمي وسفاري امريكي لبغا كل هوليري كل عين هد شلون به سلطي قانون دبي بقريتها ام جماعات انا سرب مصلحي ولاطنين لو انا حتى سرب مصلحي دراوسي كان نبي دبنا حجتك بو تجملكانيان لو انا روجك هيريشك بيت سر طهران وروجك هيريشك بيت سر غير طهران اگر هروها برو پیشو برو بله سپاسیاتتکم یونادیم کنه سلوک لیستا رافیدین لپارلمانتوی عراق سکرتری تفگرا دموکرات آشوری اندام لیجنه سر راست کرنا دستوری کوت میوانی سرسران سرچاوان